چی لایەنێک لەوانی بەشداری هەڵبژاردنەکانەکەن ئەگەر ببێتە براوی ئەم هەڵبژاردنە لە بەرژەوەندی ئەم خەڵکەدایە وە گوتمان عێراق و بەتایبەتیش کوردستان. ئەزان چۆنە من پێم وایە کە لە عێراق ئەزان براوی هەڵبژاردنەکان معلومە هەرە و هێزان کە ئێستا هەن هێزی میلیشیان ئەمانە کۆنتڕۆلی هەموو شتێکیان کردووە لە عێراقش و لە کوردستان لە عێراقیش هەمانشتا لە عێراقیشە هێزە میلیشیاکانی ئەمە ئامریە ئەمە حەکیمە ئەوە نازانم جەماعەتی مالیکی ئەوە جەماعەتی حەیدەر عەبادی ئەوە ینی ئەنوا و ئەشکال هینیان هەیە کەمانە هەمووی میلیشیان و ئەمان کۆنتڕۆلی دۆخەکەیان کردو دەستیان بەسەر سەروەت و سامان و هەموو شتێکی عێراقا گرتووە ئەمانە ینی لە دەنگەکان هەر ئەمانە ئەیبەنەوە بەڕێی من بەسەر ئەوە نییە بڵێ هێزێکی ئینسانی ڕادیکاڵ کە پلاتفۆرمێکی ئینسانی هەبێ بۆ کۆمەلگای عێراق بۆ خەڵکی عێراق باشکردنی ژیانی گوزەرانی خدەماتی دابینکردنی خدەماتی تەندروستی بەلاژ بۆ هاوڵاتیان ئاو کارەبای بەلاژیات و زاوەتا بە نرخی کەم بۆ هاوڵاتیان چاکردنی ڕێگاوبان باشکردنی جادۆبانی شارەکان کردنەوەی مەکتەب و خوێندنگا بۆینەکان جامعات بەرحاڵ چوزانم دابینکردنی هەلی کاربووانی بێکارن مەسەن دابینکردنی هاوکاری کۆمەڵاتی بۆ ئەو کەسانی کە پەکەوتن و بەشی بەهێنێکی ئینسانی محتەرەم کە بەشی ژیانیان بکە دابینکردنی خانوبەرە بۆوانی کە کرێچین مەسەلەن یان هیچ شوێنێکیان سەرپەنایەکیان ئەمانە هیچیان خۆم پلاتفۆرمیانێ من بەداخەوە هیچ ئینەکەم نبینەوە لەوانەی چ بە تەجروبەی تا ئێستا تا ئێستاش کە لە پروپاگەندەکە کردوانە هیچ کەسێک خۆم پروپاگەندێنەوە پێشمانێوان ئەهلیەوە بن هەتا گەربیشیکەن پێمانێوانە بتوان بکەن چکەوان تەجروبەیەکیانەیە کە هەمیشە درۆیان لەگە خەڵکیان چواشە کردووە بەداخەوەتەوان حیزبی ئێمە چ لە کوردستان چ لە عێراق ئێمە بەرنامەی بەشداریمان هەبوو و پلاتفۆرمێکیشمان پلاتفۆرمەکان کە ئەم مەجوێ مەسەلەی بە ئەساسی وەرگرتووە وەکو باڵێن بەرنامەی هەڵبژاردن کە کار کات بۆی کە بتوانێت خەڵک ئامادە بکە بۆ پلاتفۆرمەوە دەنگ بۆ پلاتفۆرمە بات بەڵام بەداخۆمە بۆی کێشەی قانونیە کە ڕێگەمان پێنەدرا بەشداریکەین هەم ئێمەم حیزبی عێراق ئێمە نەماتوانین بەشداریکەین بەڵام هاوکات پلاتفۆرمێکمان ڕاگەیاندووە پلاتفۆرمەکەمان بڵاو کردەوە هەر هێز و لایەنێک ئامادەیە پلاتفۆرمەکە هەتا مەسەلە ئەساسیەکانی وەکو بەرنامەی کاری ئەمڕادی خۆی بەڕەچاو بکە ئێمە ئامادەین پشتیوانی بکەین و حتممە لە هینێکی اتفاقێکی معلومە دانیشین لەگەڵ یانە ڕێەکەون کە چۆن لەگەڵیان هاوکاری بکەین بەڵام من پێم وانە کە بەڕاستی هیچ هێزێک لەو هێزانە بتوانێت ئەو پلاتفۆرمی کێمە مەسەلەی بابڵێن هەڵوەشانەوەی سزای ئەدام مەسەلەی جاکردنەوەی دین لە دەوڵات مەسەلەی تەربیە و پەروەردەیەکی مۆدێرن و ئەوە مەسەلەی دابیکردنی باڵێن ئازادی ڕێکخراوبوون و ماگرتن و خۆپیشاندان بۆ کرێکانە بۆ خەڵک مەسەلەی هەڵوەشانەوەی قانونی جعفەری و قانونی ئەحوال شخصیەمەی کە تعدیل کراوە قانونێکی مەدەنی وە کۆمەڵی مەسائل کە لەی نەکاتەمانە پێمانە هیچیان دیفاع لەوانە بکەن یعنی بەڕاستی و بۆیە من پێم وایە کە ئەوەی تا ئێستا دەرەکەوێت بە بڕوای من بەداخۆی من نەماتوانین بەشداریکەوە ئەویشی تا ئێستا دەرەکەوێت ئەگەری کەمەکە هێزێک هەبێت کە بەرگی لە پلاتفۆرمێ بکە کە ئینسانە بڵێت ئەمانە ئەتوانن لانی کەم دەنگێ بن لەو ئەم هەموو فەوزایی کە هەیە ئەم هەموو دەنگە نەشازەی کە هەیە کە ئەوان نوێنراتی بەرژەوەندەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوان و گەنجانی عێراق قورسان بکەن کە لانی کەم تروسکایەک بۆ ئایندێکی باشتر بخەنە بەردەمیان کاگەر ئەو هێزە دەنگ بێنێت لانی کەم بتوانێت لە پەرلەمانیشان لەوێ لە جیاتەوەی کە دەنگ بدرێ بە قانونی مناڵی 8 ساڵ لەوێ دەنگێک بەرز بێتەوە کە بڵێ مەسەن دژی ئەوە بێت وە ڕایگەێنێت و یەخەیان بگری لە پەرلەمانیش ئەوەی کە چۆن لەسەر جادە یەخەیانەگی لەسەر پەرلەمانی جەخەیان بگری بەرحەڵ ئەمە بەڕای من بە ئەگەرێکی کەمتر ئەو هێزانە لەناو ئەمانەیە بەڕاستی ئامادە بێت و شتێکی وا دەرکەوێت کە بتوانێت وێراتی ئومێد و ئاواتەکانی خەڵکی عێراق و کوردستان بکە